ئێستا بەناوی خۆی گەورە میرەبان دەستخۆشیتانی دەکەم بە ئەو بەسەرکردنەوەیە. ئێمە وەکو دەستگای نووری حکمە لە قیڕانیا هەم بازنەی کارۆ هەستاوین بە ئەنجامدانی چالاکی کەمپینی چالاکیەک ئەو چالاکیەش کە کۆکردنەوەی کۆمەک و بەخشینە بەکوێ بە دەستگای بە لێ قەوماوانی غەزا کە لە ئێستادا لە حاڵێکی زۆر ناخۆشدانە. ئێمە هەستاوین بەم کەمپینە بە هاوبەشی لەگەڵ لقی ڕانیا دەستگای نووری حکماوە هەم بازنەی کارۆخیش هەستاین بەوەی کە ئەو کۆمەک و بەخشینەی کە کۆمان کردوێتەوە لە ڕێگای دەستگای بەخشینەوە بیبەخشین بە منداڵانی غەزا. ئینشاءالله ببێتە جێگای قبولبوونی پەروەردگارمان. ئێمە تەنها لە ڕێگای بەرڕەسامەندی پەروەردگار ئەو کارە دەکەین. ئینشاءالله خۆی گەورە لێمان قبول دەکات و ئەوانیش لەو ناڕەحەتی ڕزگار دەکات. ئەوەیە کە خێر و بەخشین بەربەستە لە نێوان خاوەنەکەی و دۆزەخدا کە لە ڕۆژی پڕ شەرمەزار قیامەتدا کە ئێمە وەک قوتابی دەستگای نووری حکمە بازنەی کارۆخ سوپاسی مامۆستاکانمان دەکەین بۆ ئەنجامدانی چالاکیە کە بڕپارەیەکی کەم بۆ منداڵان و خوشکبرایانی غەزە لە برسێتی و نەهامەتی ڕزگار بکەین. بەڕاستی زۆر دڵخۆشم کە لە دەستگای نووری حکمە و لە لقی کارۆخ دەستیان کردوم چالاکیە بچووکە بەرووی کەوا لە منداڵەکان دەکات کە باشتر بزانن و بزانن کە چۆن یعنی پارە دەبەخشن بە منداڵانی غەزە. زۆر دڵخۆشم کە ئەم پارەیە دەڕات بە منداڵانی غەزە لەبەرەوەی ئەوان کە برسینە و هیوادارم کە سودێکی هەبێت. بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای دروستبوونی ئەو جەنگەی کە بەسەر برایانمان لە غەزە سەفاوە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکمان ڕاگەیاند کە بۆ هاوکاریکردنی خەڵکی لێ قەوماوانی غەزە. بە خۆشحاڵی و خێرخوازان دەم کەمپینەکەمانە هاتن و بەردەوامن کە هاوکارەکانیان دێنن بە دەستگای خێرخوازی بەخشین ئێمەش بۆیان بگەینە غەزە. ئەمڕۆژ دەستگای نووری حکمە لە قیڕانیا هەستان بە کەمپینێک بۆ هاوکاریکردنی غەزە. ئێمەش بە ئامانە وەکو نووسینگەی ڕانی دەستگای خێرخوازی بەخشین بە ئامانەتەوە هاوکارەکانمان لێ وەرگرتن بۆ ئەوەی بۆیان بگەینە غەزە. سوپاسیان دەکەین خوای گەورە پاداشان داتەوە و نمونەیان هەزیات کە ئەو قوتابیان و مامۆستایانی نووری حکمە کە هاوکارەکانی هێنان بۆ دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش بۆیان بگەینین بە غەزە. خوای گەورە پاداشان داتەوە نمونەیان هەزیات بێ ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەک دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە قیڕانیا بە هاوکەباشی لەگەڵ بازنەی کارۆخ ئەمڕۆ مامۆستاکانمان چالاکیەکیان ڕاگەیان لە ڕێگەی دروستکردنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری فێرخوازەکانمان بۆ لێقەوماوان و خوشک و براکانمان لە غەزە. دیارە ئەمڕۆ چالاکیەکەمان لە ڕێگەی ڕاگەیاندنەوە پاخش کرد بە گەیاندمان و ئەو داهاتێک کە کۆکرا بۆ لە ڕێگەی فێرخوازەکانمانەوە بە پشتیوانی خوای گەورە دامانە دەستی دەستگای خێرخوازی بەخشین. وەک هەمیشە دەستگاکەمان دەستگای بەخشین کار و چالاکی لە غەزە زۆرە بە پێویستمان زانی ئێمەش لەم کاتەدا لەم ناخۆشی و نەهامەتی لەسەر خوشکبرانمانە لە غەزە بە هاوکاری هاوبەشیان بین هاوخەمیان بین و بە پشتیوانی خوای گەورە ئەوەی کە کۆمان کردوەوە دەگاتە شوێنی مەبەست و بە باشترین شێوە فریای خوشک و براکانمان دەکەوێت. ئێمە بەردەوام دەبین لە کار و چالاکیمان بۆ خوشک و براکانمان لە غەزە. ئەمە سەرەتای کەمپینێکمان بوو بە پشتیوانی خوای گەورە لە ئایندەدا کەمپینێکەمان دەبێت بۆ خوشک و براکانمان.